خۆشەویستان جیاواز لە هەموو ئەو دوکانانەی دیکە کە پێشتر سەردانم کردووە دوکانی گەنمم دیت لە ڕێگا پێم خۆش بوو بچم و سەردانی بکەم کە بەڕاستی گەنم سەرچاوی ژیانە دەیکەینە ساوار و بڕوش و کورە ئارد و سوزانم ئەنواع شت ئەو گەنمە جوانەی جا بزانم کۆ ئەو مەسەلە. سەلام عەلەیکوم. باش کاکە ئەحواڵتکوە؟ سەلام عەلەیکوم. تەندروستی باشە؟ مەمنونەت و کوی باشی؟ وەڵڵاهی ئەمیش باشم. بەڕێزی بەخێر بێ سەرچاو. مەمنون. وەڵڵاهی گەرمەیە گەنە لەخوای بە زیاد بی عیبن نییە بەس وەڵڵاهی زەوی گەرمە. ئارێ بەخوای زۆر گەرمە. وەردە شتێنە؟ بەڕێ وەڵام وەردە لەکنە جێ دانیشتنی لەکنە الحەمدولله عیبی نییە. سەلامەت بی بەڕێز. ئەوە گەنمی ئەو ساریان هی پارە. ئەوە گەنمی ئەو سار خاتون. گەنمی ئەو سار. بەرێ. ئەو سار باران باش بوو گەنمەکە باش بوو. لەخوای بە زیادی بی بڕیار ئەو سار زۆر باش بوو. باران باش بوو گەنم باش بوو. نەخۆشی نەبوو یعنی ساران جار پار و پێرار سنووتی سەرە بۆ ئەو سار ئەویش نەبوو لەخوای بە زیادی زۆر باش بوو الحەمدولله. پرسیارم دەبی لەسەر ئەو شتێ ئەوە گەنمی چیانی گەنمی ئاردیە گەنمی سمیتوێ وەڵای ئەوە لۆ ئاردیش بەس لۆ ئاردی ڕقە خاستن ئەوە لۆ دانەوێرەی باشە لۆ ساوار و بڕوش و گەنمە کوتاو ئارێ وەڵا لۆوانە لۆمی باشە لۆ هەمووی باشە خەرەکەیە مەسەلا ئەوها بێگەنمی ببا بکاتە ئەو شتانە ئێستا خاستن ئەو وەختە مەوسمیتی لۆ ساواری لۆ بڕوشی لۆ گەنمە کوتایی بەس بڕە گەرم بوو جە و عالەمەکە لەبانی تاخیر بوو ئێستا تقریبا هەفتە چکە عالەم باشتر دەست پێەکە ئەز گەرمیش ڕقەمی 1 و 2 3 هەیە بەرێ بەس زەبت لە حکوومەتی ئێستا گەرمی دەرەجەیەکێ 2 هەیە 3 هەیە ڕەفزی شەیە یعنی گەنمەک ئەگەر بەکەلکنێ حکوومەت ڕەفزەکە لۆ ئاردی بەکەلکنێ یان نەخۆشیێکی ئەبی یان زۆر پیس بی ئەو گەنمەی کەس ئەو عشراتە لێ دەدا سنووکی سەرە ئەوە سەرێ پێرە بەخوایەوە عادەتەن لۆ عیوانی لۆ مریشکە لۆ شتانە بەکەلک دیاگەنا لۆ خوارد لێرە ئەوها ورد بوو بیتە بە قورعان ئەو سار نییە ئەو سار لەخوای بە زیادبی نەبوو سنووت سەرە نەبوو هەموو ئەوە گەنمەکان ماشەڵڵا بەس ئێجە هەیە پیس و خاوینیش بەدە عارد دەی بژانیش پێ نییە بەخوای نا دەرمانی لێ دەین نانە مەسەلەوە سەو نابێ هەموو ئێستا ئەوە ئەلعان ئەتوەگە بتوێ بکەی ئاردە بیت جارێکی لە هەباشەکەی خاوی نەبییتەوە ئێستا چ پێشانە ئێستا چ پێشانە بە بێژنگ وەشتی هەباشە هەیە بێ هەباشەی خاوی نەکەی لۆ ئاردی بەس لۆ ساواری برێم ئەلعان لۆ ساوار و بڕوێشی ئەگەر لە هەباشش کەی دەبی لە مارێ بێژین دەبی هەلە بێژین کرێ تاو گەنمی ڕقەمیەکە ئەوە سمیتویە سمیتۆی پێدەوە ئەوە سمیتۆی گوڕش پێرێت سمیتۆی گوڵڕ بەرێ گوڵ سپیش وەڵا ئەویش نەوع گەنمە چکەیە هەروچی وێ سمیتوێ بەس گورسیپی پێرێن ئەوی لە گوری سپیە گور ئەوە ئێستا لە تەبارەی گوری ڕەشە گوڵی ڕەش ئەویکە گوری سپیە باشتیان ناوەڵا گوڵ ڕەش سەریشمان بەڕسەق بوو ئارێوەڵا گوڵ ڕەش باشترە گوڵ ڕەش باشترە لە گوڵ سپی بەرێ عادەتەن ئێستا ئەوانە برێم لۆ بڕیاریش باشن یعنی لۆ بڕیاری لۆ بڕیاری لۆ چاندی برێم عادەتەنە گەنمەچی بچینی ئەگەر خوا بدا 20 تەن گەنمێکا 25 تەن گەنمەکە ئێستا ئەوە هەولێر چار ئەوەی ئاردی هەولێر چار ها تازەش پێشاندای ئەو سار ماشەڵا بڕیاری لەسە بوو ئەو بڕیاری باش بوو ئێستا خواستەی باشی لەسەر خەرک داواکە لۆ چاندێ بچینی تۆ بچین بکڕی بچین ئەوتر بوو لەوی ئەو ئەی ئاردیە ئەوەی باشە لۆ دیانی ئاردی فەرقی هەیە لە گەری سا ئەخر ئەوە عادەتەن ئەوە گەنمی ئاردی هوردە لۆ هوردکردنێ لۆ ئاشی ئادی ڕق ئەوە ڕقە ئەوە لۆ ئاردی هوردە لۆ ئاشی باشتر بە ئاشی زۆر شێبە خەرک دەکاتە ئاردو ئێستا خاستن ئەوی نەخۆشی سوکەری لێبی خەرک لە دووە سوڕێدە ئەرێکاکە جۆم دێت جوۆی بەس دەبی ئەو جۆش هەموو جوێک نابی جوێی خاوین جۆی خاوین و ڕەش ئێستاەوەی لە جۆملەکان هەیە ئەسڵی نییە ناوەڵە ئەوە هەربوو ئیدەرێ بەڕاست پێ برێمەوە لەو ئاردەکە جوانەوە بەس ینی بەر ناو ئاردی جوێ بەس ئاردی جۆش نییە دروستێنێکە خەرک ئاردی جوۆی خاتون ئەلعانەکە جۆی بەخۆ لە کنە من بی بکێ ئارد بەخوای نانە گەورەت پێ دروست نبینانی تیری دیتیێنی ئەوەندە زۆر گەورەبی ئەوەیە ئێستاوی بازاڕی عەزەکەی ئاندەی لێ بکەوت بە کەیفێ خۆ گەوراکە بەس بڕۆڵان بەس زۆی لە ئاشی بکە برێم چی مەسەلەی گەنمی بەس زۆی لە ئاشی بکە بکێ ئارد کە کردە ئارد دەبی عاد ئەکێ نان بەخوای ئەو نانەی لەوەی گەورەتر ناوی ئەوی بازاڕی ئارێ وەڵاوی بازاڕی عەزەکەی ئاندە لێ بکە بە کەیفێ خۆ گەورەکە وەیە ئەوەش جوێکانن ئەوە جوێ 6 پەڕی پێرێن 6 پەڕ یعنی چ 6 پەڕ ئەوە لۆ چاندنی باشترە لۆ چاندنی باشترە یعنی ئەگەر مەسەلەن تەنەچی بچینی زیاتری دەچینەوە ئەو مەبەستا ناکەوی ناکەوی ئەلعان جۆی دی جۆی خۆمانە احتیادی ئەکەوی ئەوە جۆی سپیە
ئەوەش زۆی سپیە ئەوەش ئەوە لە بۆ ئاردوونان شتی باش هەردووکە ئەو ڕەشە ئەو ڕەشە باش هەوەس هەردوو کە بنە خەرک هەردوو شێکاتێک یان لێکەدا ئەکاتە لەوانێ لێک بدەم باشتر بیتە بەخوای لەوان لەو تامی خۆشتر بی لەبەر ئەوە نانی نزام خواردت یانە نانێت زۆی بڵێ ئەی فڕنیانم نا ئەی فەرنینە ئیوەی دڕە دڕە لۆ خواردنێ زۆر زۆر دڕە بە زەحمەتە خوێ یعنی یەکە کابرا مەجبور بیەگەنە ناخوا نەخۆش یەگەنە ناخوا ئەوەش زۆی سپیە ئەوەش ڕقم یەک و دووشتی هەیە یان هەرتا ئەو هەیە نا ڕقەمەوەشە پیس و خاوینی هەیە باشی و خراپی هەیە زەعیف و قەرەوی هەیە العان ماشەڵڵا ئەوە هەوڕۆن لەواتیا زۆر قەرە و ئەوش پێدەچی جوان بێ ئەوە زۆر زۆر جوانە کابرا بڕۆ جوێەکەی دیملۆبینە ئەوی ڕەش و سپی تێکەرە ئەوی خراپە نا خەرانیە بەس ڕەش و سپی تێکەرە بەس ئەوە ماشەڵڵا ها بەس ڕەشەوەیە خەپەشە قەرەوە جوانە جوانە هەموو ئەوانش هەموو عادەتی ئەوشی بولبلانە ئەوە هەرزنە بەرێ بولبلمان هەیە لێ دەزانم ئەوە بولبولە ئەی بولبولە هەرزنە ئەوانش ئەوە دەرەی هورتکراییە و ئەوە تێکەرێ و ئەو تێکەرەش لە بولبلان دەبی ئەوە زیاتر لۆ کە و کۆترابیە ئەوە جوێ کەیدە ئەوەی بگرە ئەوە جوێ کەیدە ئەوە ڕەش و سپی تێکەرە باش خەرک زیاتر ئەو جوێ لۆ چ دەبات ئەوە بەس لۆ عیوانی وەکە لێ خاڵ ئارێوەڵە بەس لۆ عیوانی ئەگەنە لۆ شتێکە باش نییە وڵادەنە على الشقازش بەس لۆ عیوانی زیاتر مەرغوبتر ئەو جوێ ئەی زۆر باشم شتەکەی نەمپرسی بیتە بە قورعان برێمسە وەڵاهی لە خوای بە زیادی بێ هەمووت پرسی یەک عیبت نەبوو سەلامەت بیا خۆ دەستەکان زۆر زۆر سپاس مەمنون بە ڕێزن یاخۆ بەخێر لێرە وڵای ئەو دەشتە گەنمە و جوێە و بێستانە گندۆرێ و زیاتر قونجی و ماش شەکرین بەسکم دێمی ئەو منتیقی خۆشە وەڵاهی خۆش و بەس هەو سار تامی نەبوو زۆرمان کرە خواردمە هەتام بەقورعان ئەو سار باش نەبوو ڕاستی لەبەرەوەی نازانم توێکان باش نەبوو عاردەکەن دەگە چیمیای وەلی هاتینە چیمیای زۆر باش نەبوو یەک جێ خۆشنەوە بە قورعان چیمیاش زۆر تەسیرەکە خات زارەشی لە ڕێی دوهۆچە خواردمان ئەوە لەبەرەوەی چیمیا زۆر لە ئاردا درێ ئەو ئاردە هەموو بێ قەوت بووینە ئارێوە دەستەکان بەخێر بێ سەر چاوم یاخۆ بەخێن خۆشحاڵ بووین دەست و چاو پێ کەیون پێات وەلا بەڕاستی ئەمە بەستە کردینەوە کاکە وەرن جار و بار سەر لێدەن برا بەخێر بێ سەر چاو یاخۆ بەخێر